ئاوەڕۆی زێراب بە ناوەڕاستی ئاوەدانی و نێو ماڵەکانی شارەدەی بۆسکێندا دەڕوات. بۆسکێن سەر بە قەزای ڕانیە و لە ڕووی کارگێڕیەوە لە نێوان گوند و شارەدێ ماوەتەوە. هاوڵاتیەک کە ماڵی لە تەنیشت ئەم زێرابە کراوەیەدایە دەڵێت ژیانیان لێتاڵ بووە، بەتایبەت لە شەواندا بۆنی ناخۆش هەراسانی کردوون. دەژڵێن تەنیا کاتی هەڵبژاردنەکان بەرپرس و دەسەڵاتداران بەڵێنی گەورەیان پێدەدەن و دواتریش لە بیریان دەکەن. وڵای ئەو زێرابە چاوڕێی ناخۆشە، هیچ بەڵام دەسەڵات نییە. نابۆنێکی زۆری دێ، هاوینان بە تایبەتی بۆ زوورێش دێ بۆ مباریزەی. ئەگە بای بێ هەر زۆر ناخۆشە، بای نێ هەر ناخۆشە. ناخۆشەکەی زۆرە، بەڵام جا چ بکەیت دەسەڵات نییە. لەسەر هەموو ماڵەندا لەوانەیە 100 ماڵی لەسەر بێت لەسەرش. ئەرێ وەڵڵا کاتی هەڵبژاردنە بەڵێنەکان تا ئێستا لەوان حەوزە بەڵێندراوە، دەرقسشی بۆ کراوە، دەرقستی بۆ کراوە، شتی بۆ کراوە تاوە ئەمری بۆ دەرچووە، بەسدا نازانم خوێنی دەکرێت ناکرێت ئەوەی نازانم. هاوڵاتیان دەڵێن نەوەک هەر ئاوەڕۆی بۆسکێن، بەڵکو ئاوەڕۆی ماڵانی بەشێکی زۆری ڕانیەش دێتەوە ناو ئاوەدانی. لە کاتێکدا بۆسکێن هێشتا زێرابی سندوقی نییە. ئەو زێرابە هەتا بڵێ هەناسانی کردی ئەو دێ لەبەرەوە ئەوە خوڕای ڕانشی دێتەوە گەڵێ زێرابی ڕانشی دێتەوە گەڵێ هیچ کەسێک نەخەم خۆری بۆ ئەو دێبێ نە ئیدارە نە قایم قایم نە شارەوانی هیچ شتێکیان کەسنی ئەوی دێ لێرەکانە دوسێ دەنگە خە دەکاتەوە دەڕوە بەڵێ بەس کاتێکدانە بیگیان و هیچی دیکە قەزیە و زێرابەی بڵێ نەڵێ ئیسحاجە بەڵام شەوانە زیاتر هاون جەو فێنکە بوونەکەی دێتەوە بوون و ماڵان زۆربەی زۆر ئێستا لەهورە تا ئێرە بڵێن هاوڵاتی بخۆی کردوویدی هەم بڵێن زۆربەی دەوری جیرانەی زێرابەکەی نزیکن بۆ خۆیان جێبەجیان کردەوە سابی و عەرزەی چاش کردووە چۆن لە ڕانی ڕادێ بەڕاستی بۆسکێن مەغدوورە لە ڕووی هەموو شتێشیەوە وڵا داواکانی منەگەر بمان جێبەجێکن بکرێت ئەگەر سندوق بگرێت باشترە بۆ خەڵکی باشترە سەلامەترە بۆ نەخۆشیە بۆ غەزایی چۆنە. بۆسکێن زیاتر لە 800 ماڵ لە خۆی دەگرێت و تا ئێستا هیچ فەرمانێکی کارگێڕەی نییە کە بە شارەدێ بیناسێنێت و هێشتا هەر بە گوند ناو دەبرێت. لە کاتێکدا شارەوانیشی هەیە وەکو تیمی پێیام سەردانی شارەوانی بۆسکێنمان کرد تاکو وەڵامی دواکەوتنی ئاوەڕۆی سندوقیمان دەست بکەوێت بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن. پرۆژەی ئاوەڕۆی بۆسکێن ساڵی 2013 فەرمانی بۆ دەرچووە کەچی زیاتر لە 12 ساڵە نەچۆتە بواری جێبەجێکردن. هاوڵاتیانیش دەڵێن دەسەڵاتداران تەنیا لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێنیان پێدەدەن و دواتر فەرامۆشیان دەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام بۆسکێنی سەر بە قەزای ڕانیە.